بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت هەر لە ژێر ڕۆشنایی کتێبەکەی بەڕێزمەوە ساڵی باپیر ئەمیر کۆمەڵی ئیسلامی هەڵوەشاندنەوەی بیر و ڕاو ڕەفتارە پەڕژیرانەکانی ڕێکخراوی داعش قسە دەکەین وەک لە چەند ئەڵقەی ڕابردوودا گوتمان لەسەر بابەتەکانی پێویست بە توندڕەوی و هەروەها پەرژێڕی و داعش و کۆیلاتی و جیهاد لەم ئەڵقەیەدا ڕاستەخۆ قسە دەکەین لەسەر داعش جارێکتر سوپاس دەکەم مامۆستا. سوپاس بۆ جەنابیش تو بەخێر بێ. مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە بۆچی بەیعەتتان نەدا بە ئەبوبەکر بەغدادی لە کاتێکدا ئەم پیاوە هەستاوە بە ئیعلانکردنی دەوڵەتی خلافەت کە خەونی زۆربەی هەر زۆری موسڵمانانە ئەنی ئەمە ناتان کاتە ژێر پرسیارەوە لە بەرامبەری خوا و لە بەرامبەری مێژوو. بسم الله الرحمن الرحیم. دەبێت چەند شتێک ڕوونکەمەوە. جارێ ئەوە کە دەوڵەتی خلافەت خەونی زۆربەی موسڵمانانە ئەوە ڕەنگە و شتێکی عاتیفی مەسەن بگوترێ بەڵام لە حەقیقەت داوانیە چونکە دەوڵەتی خلافەت ئەزمونێک بوو لە ئەزمونی موسڵمانان کە ئەو دەوڵەتی خلافەتەش ئەگەر تەماشای بکەین لە تەفاسیلیدا لە سەردەمی ئەبوبەکر جابوو لە هی عومەر جابوو لە هی عوتمان جابوو لە هی عەلی واتە لە تەفاسیلی وردەکاریەکاندا هەر کامێکیان ڕەچاوی هەلومەرج و بارودۆخی خۆی کردووە بۆ وێنە لە هی ئەبوبەکر و عومەر و عوتماندا خوالیان ڕازی بێ مەدینە پایتەختی دەوڵەتی خلافەت بوو بەڵام عەلی خوا لە ڕازی پایتەختەکەی گواستەوە بۆ کوفە دوای معاویە گواستیەوە بۆ شام دواتر عەباسیەکان گواستیانەوە بۆ بەغداد دوای عوسمانەکان گواستیانەوە بۆ ئەستەمبوڵ. چی تێدا ئێستا لە سووریا بێ مامۆستا؟ بەڵێ مەبەستم شتێکە مەبەستم ئەو کە دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی چوار خەلیفەکاندا خوالیان ڕازی بێ ئەزمونێک بوو لە ئەزمونەکانی حکومڕانی ئیسلامی واتە پابندکەر نییە بۆ ئێمە پێشتر گوتم ئەوەی پابندکەرە بۆ موسڵمانان تەنیا قورئان و سونەت و وەحیە ئەمما ئەبوبەکر خوالی ڕازی بێ بەو شێوەیە جەنگی کردووە عومەر بەو شێوەیە هەندێک تەرتیباتی ئیداری کردو عوتمان شێوەکەی گۆڕیوە عەلی بە نەوعێکی دیکەی کردووە ئەو هیچی ئەوە خۆیان خوێندنەوەی خۆیان بۆ هەلومەرج و بارودۆخەکە وای لێکردون کە بەو شێوەیە مامەڵە بکەن ئەگەر ئەوان لە سەردەمی ئێستا ئێمەدابان ڕەنگە خۆجاری دەوڵەتەکەیان ناوی دەوڵەتی خلافە هەر نەبووە ئەو خۆی مێژوو دوایی دەڵێ دەوڵەت الخلافە الڕاشیدە خۆیان خۆ ئەبوبەکر و عومەر و عوتمان و عەلی خوالیان ڕازی بێ خەلیفەی ڕاشید بوون بەڵام بەخۆیان نەگوتن من خەلیفەی ڕاشیدم ڕاشید واتە سەرڕاست و چاکم خۆمەتە خۆیان ناکەن هەر دەوڵەت بۆ تەواو هەتا دەوڵەتەکەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام خۆ بۆ خۆی ناوی لێ نەناو الدەولە النەبەویە خۆ الدەولە الئیسلامیە فی عەسر نبووە هەر دەوڵەت بۆ تەواو قەوارەیەکی سیاسی بووە و وەکو دەوڵەت مامەڵەی کردووە ئەوە یەک دوو ئەوەی کە ئەبوبەکر بەغدادی کردی جا من لەو کتێبەدا باسم کردووەوە لە شوێنی کەشدا باسم کردووە بەڕاستی ئەوەی ئەوان بڵێن داعش کردی ئەوە نە دەوڵەت وادا دەمەزرێ نە شریعەت بەو شێوێ تەطبیق دەکرێ و جێبەجێ دەکرێ و نە خەلیفەش وا بەو شێوە دادەندرێ ئەگەر گریمان پێویست بێ خەلیفە دابنین کە بە بۆ چوونی من ئێستا لەم دنیای ئێستادا موسڵمانان مولزەم نین خەلیفەیەک دابنێن هەر ئەسڵەن ئەوە داعش بۆکو بڵی بریتێ لە بیرکردنەوەکان بریتێ لە جۆرێک لە مێژوودا ژیان لە ئێستادا ناژیان تۆ کە تەماشای ناوەکانیش بکەی و تەماشای هەندێک دروست و شیعاریشیان بکەی هەروەکو بڵی سەرنجڕاکێشانی خەڵکە بۆ مێژوو بۆ ڕابردوودەمان نییە مامۆستا کە تێدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی سەردەمە جۆرا و جۆرەکانی دەسەڵاتمان بۆ دەکات لە ناو کۆمەڵگەی موسڵمانان دەکە دوجار بە بەو شێوەیە کۆتایی پێدە کە خۆی دروست یەک فەرمایشتی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام کە من هێناومە و ئەو فەرمایشتی پێغەمبەر سەڵ جارێ مشتومڕ هەیە لەسەر سەنەدەکەی و ئەگەر سەنەدەکەشی ڕاستیش بێ هیچ ئیلزامێکی تێدا نییە بە مسلمانان وەکو هەواڵی داوە پێغەمبەر سەڵ سەلەم دەفەرمێ ستەکون الخلافة بعدی 30 سنة ثم يكون ملكا للرواية جي كذا هاتوا كذا فرمي خلافة دبيت دوائي على منهاج النبوة دوائي ملكي عضوض دبيت دوائي ملكي جبري دبيت دوائي خلافة دبيت ولا سر أو خوالدانا كزول زانين طبعا لسنة دكشي ده
ئەو یانێ بەڵام هیچ جۆرە ئیلزامێکی تێدا نیە کە مسلمانان مولزم من بەوە مسلمانان ملزمن تا عرضت کەم مسلمانان ملزمن بەوەی کە ئیسلام بەرجەستە بکەن لە کۆمەڵگادا پێشێ لە میانی چیدا لە میانی بانگەواز تێگەیاندنی خەڵک پەروەردەکردنی خەڵک هۆشیارکردنەوەی خەڵک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای کرد نەک لە میانی خۆپەڕستکردن هەڵکوتانە سەرەوە وەکو داعش کردیان دەبێت خەڵک تێبگا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشتریش باسمان کرد بۆچی لە کۆمەڵگای مەککە ئیعلانی دەوڵەتی ئیسلامی نەکرد چونکە بنکەی جەماوەری بۆ دروست نەبوو بنکەیەکی جەماوەری وا کە ئەو پەیام بانگەوازە لە باوەش بگرن بەڵام لە مەدینە کە دەڵێ لەم تەبقە دار من دووری الأنصار إلا ودخلها الإسلام لەوەیە کە ئیسلام چۆن لە ڕێی بانگەواز و لە ڕێی تێگەیاندنی خەڵکەوە نەک لە ڕێی ئیجبارکردن و ناچارکردنیان ئیسلام چۆن ناو ماڵەکان و خەڵک عەقڵ و دڵی بە ئیسلام ڕۆشن بووە ئەم جاوان هاتن وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەتۆ وەرە بۆ لای ئێمە ئەوەی کە خوای پەروەردگار پێ دەفەرمێ لێرە جێبەجێکە لێرە بۆ جێبەجێ ناکرێ بەڵام مامۆستا ئێمە کۆمەڵی فەرموودەمان هەیە کە تەئکید لەوە دەکەنەوە کە بەیعەتدان پێویستیشی دینیە و ئەوەی لە غیابی بەیعەتیشدا بمرێ وەکو جاهیلێک مردووە یعنی ناشێ ئەمە ئەبوو بەکر بەغدادی وەکو خەلیفەیەک بەکاری بێنێ لە بەرامبەری مردووە جارێ خۆی دەبێ کەسێک کە دەبێتە حکومڕانی مسلمانان زوو لە خەلیفە هەرگەڕێ چونکە خلافەتەکەی لەکوێ قڕبەسەرە وەکو مار هەردەچێتەوە کونێ خۆی کاتێک دەگونجێ ناوی لێبنەی خەلیفەی مسلمانان کە دەسەڵاتی بەسەر مسلمانان دابێ من لەو کتێبەردا باسم کردووە مسلمانان بەلای کەمەوە بە ملیارێک و نیو واتە ملیارێک و بە 1500 ملیۆن مەزەندە دەکرێن بەلای کەمەوە ئەگە زیاتریش نەبن لەو 1500 ملیۆنە لەو ملیار و نیو مسلمانە چەندی لەگەڵ داعشدایە و چەندی لە ژێر ڕچێفی داعشدایە چەند ملیۆنێک ئەویش چەندی لەگەڵیدایە خەڵکی مووسڵ دەرفەتیان بێ هەمویان ڕادەکەن خەڵکی شام دەرفەتیان بێ هەمویان ڕادەکەن مەگەر کەمێک کاکە شۆڕژیان جارێ ئەسڵەن ناولێنانەکەی خەڵەتە لەبەر ئەوە کە دەوڵەتێک پێی دەگوترێت دەوڵەتی بڵێن کەسێک پێ دەگوتێ خەلیفەی مسلمانان هەموو مسلمانان هەڵیان بژار بێ و مسلمانانیشی خسپێتە ژێر سیاوە سێبەری خۆیەوە مامۆستا ئێمە لە ناو مێژووی خۆماندا تەجروبەمان هەیە بەڵام ئێستا ئەو لەو ملیار و نیو مسلمانە چەنگە مسلمانێک ئەویش بە ناچاری خۆی بەسەدا پەڕستکردن ئەوە یەک دوو دەبێ خەڵک ڕەوایەتی بدەن بەو حکومڕانە دەبێت ڕەوایەتی پێ بدەن هەڵی بژێرن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا بوو خوا ناردبووی ڕەوایەتی ئاسمان و لای خوای مسۆگەر بوو بەڵام تا ڕەوایەتی خەڵکی بۆ پەیدا نەبوو نەیتوانێت حکومڕانی بکە لە مەککە ڕەوایەتیان پێێندا نەیتوانێت بێتە حکومڕان لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و چوار خەلیفە ڕاشیدینەکە کەم خەلیفە هەیە بۆ مواصفاتی کە بەڕێزت باسی لێوە دەکەی گەورەیەتی مسلمانانی کردبێ ئەگەر ئەمە بۆ ئەوان دروست ببێ و تا ئێرە هاتبێ و هەندێک جار قسەکردنیش لەسەریان بە زۆر لە تانەدانیان وەسف بکرێ ینی ئەمە بۆ ئەبوو بەکریش ڕەوانی مامۆستا منە خەلیفە ڕاشیدەکان خوالیان ڕازی بێ جارێ ئەبوو بەکر و عومەر و عوسمان حکمیان بەسەر هەموو مسلماناندا دەکرد ئەوەی کە مسلمان بوو پابەت بوون پیانەوە ئەوە هیچ گومانی تێدا نییە عەلی خوالی ڕازی بێ کێشەی بۆ دروست بوو کە خەتای معاویە بوو چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوایی ناوی لێنان بوغات یاخیەکان چونکە عەماری کوڕی یاسر لە سەحیح موسلیم داهاتووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وەیح ابن سومەیە تەقتلوکە الفیئەة الباغیە کۆمەڵی یاخیبوان لادەران دەیکوژن کە دواییش عەمار لە زەنجی سفیندا کوژرا کە لە تەڕەفی معاویە ئەوانەوە کاکە شۆڕژیان شتێکی ئاشکرایە ئێستا کەسێک تۆ لە خەلیفە گەڕێ کەسێک ناو لە خۆی بنێ سەرۆکی دەوڵەتی دنیا سەرۆکی هەموو دنیا نابێ هەموو دنیا لێ بەردەستدا بێ ئەبوو بەکری بەغدادی جارێ ئەسڵەن تۆ جارێ ویستم دووسێ شتی دیکەش بڵێم جارێ یەکەم کەس ڕەوایەتی پێ نەداوە تەنانەت ئەو چەند ملیۆن خەڵکەش کە بە زۆر خۆی بەسەردا سەپاندون ئەوان ڕەوایەتیان پێ نەداوە کەس ڕەوایەتی پێ نەداوە کە دەسەڵات لە ئیسلامدا هی خەڵکە دەبێ خەڵک بیست پێرێ بە کەسێک شتێکی سیاسی دینی هەیە لەناو ڕەوایەتی ئێمە پێی وایە کە ئەگە غەلەبەت کرد بە شمشێر ئەوش ئێست باس دەکەم پێشتر باسم کرد و ئێستا باسی دەکەمەوە جارێ وەکو گوتم بناغەی حکومڕانیەکەی کە بریتێ لەوە خەڵک ڕەوایەتی پێبدا هیچ بناغەیەکی نییە خەڵک ڕەوایەتی پێ نەداوە لە سووریاوە هاتووە کۆمەڵێک سیارە شتی هێناوە و سوپا فشۆڵەکەی نووری مالیکیش
سوپایکی طائفی فشۆڵی نامەبدەئی بێسەروبەر دەنا معقولە 90,000 کەس لە بەردەم نازانم دەڵێن 150 کەس بۆ نادەم بەڵێن 600 کەس بۆ چەند بۆ ڕای کردو سوپایکی فشۆڵی بێمەبدەئی بێ هیچ بێسەروبەر یا دەبێت بەرپرسەکانیان تەمان خائین بوو بن کەواتە ئەوە یەکەم ڕەوایەتی نییە یەک دوو خەلیفەی موسڵمانان و حکمڕانی مسلمان لە خەلیفە هەلگەڕێ حکمڕانی مسلمانان دەبێت کەسێک بێ ناسرااو بێ ئێستاش کەس نادانێت ئەو بەکری بەغدادی نەناوی ئەو بەکرە نە بەغدادیە جارێ وەکو پێشتری باسم کردووە ناوی ئیبراهیمە و خەڵکی سامەڕایە و من کەسانێک کە دەرسیان بەو گوتووە دەیان ناسم دەرسیان پێگوتووە و لەگەڵی بوون وە کەسێک کە ئەو ئیمامی دووەم بە لە مزگەوتەکەی شێخ حوسەین الغازی دەڵێ من خەتیبی مزگەوتەکەم ئەگە من لێوێ نەبام ئەو بەکر بەغدادی جازە وتاری دەدا دەیناسن لە نزیکەوە یعنی ئەوەی لە باراندانە و پاشان 101 پرسیار لەسەر ئەوە هەیە ئەوە چۆن پرسیار لەسەر مخابراتی ئەمریکی هەیە لەسەر جوولەکە هەیە لەسەر دەوڵەتانی دیکە هەیە لەسەر هەندێک لە دەوڵەتانی ناوچەکە هەیە چۆن وا زەمینە خۆشکرا ئەی باشە بۆ دوای تانکەرە نەوتەکانیان سووتاندن ئەی پێشتر چۆن وا زەمینیان بۆ خۆشکردن لە سووریاوە بێن بۆ مووسڵ بە قافڵە بێن بەڵام قەمەرسەنیعەکانی ئەمریکا نەبینین هەمووی ئەو شتە نیشانەی پرسیاری زۆر هەیە و پاشان کۆنە بەعسیەکان مخابراتی بەعسی ئەوانە زیاتر لە دەوروبەری ئەوەی کە پێدەگوت ناوی لە خۆ ناوە خەلیفە و هەر خۆی بە خەلیفە دەزانێت فەقیرە گەنە تۆ خەلیفەت دیوە مەجهول بێ کەس نەیناسێ خەلیفەت دیوە مەفقود بێ کەس نەزانێت لەکوێیە چ خەلیفەکەی مسلمانان بشتیلەی چاندێ بکە کە مڕاجعی پێ دەکەن دەچن بۆ لای جەنابی خەلیفە لەکوێیە نازانین لەکوێیە لە حەقیقەتدا ئەوە گاڵتەجارێکە ئەوە شتێکی زۆر ناشیرینە و ئیسلام بوو بە مای ناشیرینکردنی ئیسلام و پاشانەوە چه حکمێکی ئیسلامە چه دەوڵەتێکە پێش نامسلمانە مسلمانان لە دەستی بێزار بن لە دەستی ناڕەحەت بن ئەو هەموو خوێن ڕێژیە ئەو هەموو ناشیرینکردنی ئیسلام و پاشانەوە چه جێبەجێکردنیی شریعەتەکە لینگاقوت شریعەت جێبەجێکە شریعەت دەبێت لەسەر ئەوە قسە دەکەین بەڵام دەمەوێت بە تەدریجی بێ مامۆستا مامۆستا ئەوەی کە هەر کەسێ دەوڵەت ڕادەگەیەنێ خلافەت ڕادەگەیەنێ هەر ناوێک هەر دوازار قوارێشی ئیسلامی ئەوە شەرعیەتی ئەوەی پێدا کە دەستکراوە بێ بۆ هەموو شتێ لە پێ من جارێ پێشەوە وەڵام ئەوش دەدەم بەڵام بازارێ ئەلماوەردی و ئەبوو یعلا کتێبێکیان هەیە هەردووشی ئەلەحکام سوڵتانیە هەردووشی بۆ عنوان هەیە جا ئەبوو یعلا و هەر ماوەردیش ئاماژەی پێ دەکات بەڵام ئەبوو یعلا بەسەراحەت دەڵێ ڕێگەی وەدەستێنانی حکمڕانی سێن الشورى والعهد والتقلب شورى وأمرهم شورى بينهم وكو خليفة الراشدة كان مسلمان هەڵیان بشارتر ڕەوایەتیان پێدان عهد ئەو مەبەستی پێ ئەوەی کە حکمڕانە بڵێ منەوە فلان کەسم لە دوای خۆم کرد بە حکمڕان وەسیەتی بۆ بکە سێ التەغەلب واتە زاڵبوون هەتا لەوەدا زانایان هێندەی لە زانایان برچینەیەکیان داناوە دەڵێن من اشتدت وطأته وجبت طاعته هەر کەسێک دەسەڵاتی هەبوو پێویستە بە قسەی بکرد جا گوتم ئەگەر وا بێ نەدەبوو نە ئیبراهیم لە قسەی نەمرود دەرچێ نە موسا لە قسەی فیرعون دەرچێ نە محەممەد لە قسەی ئەو بەجەهل دەرچێ سەڵات و سەلامی خوا لە پێغەمبەران بێ عەلەیهیم السەڵات وسەلام لە حەقیقەتدا ئەوە شتێکی زۆر بێمەعنایە هەر وەکو هەندێک خەڵکی بەناوی سەلەفی وشتەوە کە سەلەفی ساڵح لە شتیوە بەرین سەلەفی ساڵحی ئێمە لەگەڵ ئەو حکمڕانانە لەگەڵ ئەو حکمڕانە کە حکمیان بە شەریعەت کردو بەڵام غەڵەت و پەڵەتیان لەگەڵ وان دانویان نەکڕیون و لە سژنەکانی واندا گیانیان سپاردو و دەربە دەریان کردوون و کوشتویانن ئێستا لەگەڵ کەسێک کە ئیعتراف بە شەریعەت ناکا و ئیعتراف بە ئیسلام ناکا لەگەڵەوەدا مەسەلەن هەرچی دەسەڵاتی هەبوو ڕەوایەتی پێبدا و کۆ ڕژێمە ئەڵمانیە و ئەو حاکمە عەسکەریانەی کە خۆ دەسەپێنن جا کاک شۆڕش ئەوەی کە بڵێن داعش کردوێتی ئەوەی داعش کردوێتی لە حەقیقەتدا هیچ بنەمایەکی شەرعی نییە و تۆ تەماشا بکە یەک زانە لەوانەی کە فتوان لێوەربگیرێ لە پانای و درێژای عالەمی ئیسلامیدا یەک زانە نەتەئید ئەوانە بکە تەنانەت ئەوانەشکە تەنزیریان کردو بۆ قیتال و جیهاد و بۆ چۆنی من زۆر تێپەڕاندنیشیان هەیە وەکو ئەبوو قەتادەی فەلەستینی و ئەبوو محەممەدی مەقدیسی وەکو ئەبوو بەسیری تەرتوسی شێخ عەبدولقادر عەبدولعەزیز ئەوە ینی ئەوانەش ئەو هەر زۆر ئەوانەش
تەندیدیان پێ دەکەن ڕخنیان لێ دەگرنەوە دەڵێن تا ئێستا خەڵکی وا لادەر لە ئیسلام و دەرچوو لە شریعەت و ناشیرینکەر بۆ ئیسلام پەیدا نەبوو هیچ گروپێک تا ئێستا. بەس مامەس لێرەدا من دەمەوێت پرسیارێ بکەم زۆر باش ینی بەشی زۆری زانایان فعلەن تەئیدیان ناکەن بەڵام بۆ بەشی زۆری ئەو کارانی کە داعش دەیکا دەتوانین قسە و فتوای ئەو زانایانە بدۆزینەوە مامەسا تۆ لەبارەی ئەوە دەڵێیتی لە هی ئێستادا و هی ئەوانش کە ئێمە پێمان وایە لە سەلەفن وياخذ لخلفنو ئەوە زۆری چاواشەکاریە وان نییە بۆ وێنە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێوێ لە مەجموع فتاواکەیدا مەسەن شتێک دەڵێ وەکو المعاملە بالمثل دەڵێ ئەگەر دوژمنان مسلمانیان سووتاندن مسلمانانش بۆیان هەیە بیان سووتێنن باسی قسەی زانایان دەکات لەو بارەوە کە وەکو کە خوا دەفەرمێەوە جەزاء سەیئەتین سەیئەتون مثلها ئەو ئەگەر ئەوان وایان کرد تۆش بۆ تێوا بکەی ئەوە لەکوێ و ئەوە لەکوێ تۆ بێنی بە بەرچاوی هەموو دنیا و ئیسلام ئەوە ناشیرینکەی ئەو بڵێن فڕۆکەوانە ئوردونیەکە کاک یا بەو شێوە تۆ تەفەنون بکەی لە کوشتنی خەڵکدا حقیقەتدا ئەوەی کە داعش دەیکا ئەوی داعش کردوێتی خۆ ئەمریکا و ڕۆژ ئاوا و جوولەکە و دژمنان ئیسلام زۆر زیاتر دەکەن بەس کەس نایە بەدەستی خۆی حایە خۆی بەرێ بۆ پێت وایە ئەدێگەر ئەمریکا و دوو قومبەلەی بە هێرۆشیما نازازاکی دادا ئەوەی کە ڤێتنامی چی لێ کرد عراقی چی لێ کرد ئێستاش لەگەڵ دابی خەڵکی مشەوه لە شارەکانی عراق لەدایک دەبێت لە ئەنجامی یۆرانیوم مخەضب ئەوەدا کە پێتێنراودا کە دەڵێ بە مەلاین ساڵ لە نێو هەوادا و لەنێو گڵدا دەمێنێتەوە ئەو کە دەبێتە هۆی لەدایکبوونی منداڵ بە شێوەی ناڕێک کە ئێستا تەمانەوە شوێنەوارەکەی هەیە کەسی خۆی لێ ناکا بە ساحب خەڵک دەکوژن بەڵام ناچن خۆی پێ هەڵکێشن بەس ئەو دی نەفرێک سەر دەبڕێ حیای خۆی پێوە دەبێت حقیقەت ئەوە ینی وەک بڵێ وا دێتە بەرچاو ئەوانە شتێک بن دروست کرابن بۆ ناشیرینکردنی ئیسلام و بە تایبەت بۆ ئیحراجکردنی تەوژمی ئیسلامی هاوسەنگ ئەو تەوژمە ئیسلامی کە چێکی خستۆتە کەوڵی ڕژەمە خۆسە پێێنە میراتیەکانەوە و ئەو تەوژمە ئیسلامی هاوسەنگەی کە ئەوروپا و ڕۆژ ئاوا لی دەتەسێ لە داهاتوودا زۆرینەی مسلمانان حکم بگرن دەست لە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان بە تایبەتی بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا ئەوانە ئەو تەوژمە ئیسلامی هاوسەنگە باشترین شێواز باشترین ئامراز بۆ دژایەتیکردنی ئەوەی تۆ شتێکی وەکو داعشی بۆ لە بەردەمدا قوتکەوە کە کاکە خەڵکینە دەتانەوێت ئیسلام دەسەڵاتی بێ ئەوە داعش ئەها خەلیفە ئاوا دادنێ دەوڵەت ئاوا دادەمەزرێنەوە بەو شێوەش تاتبیقی شەریعەت دەکات کە هیچی وانە هەمووی حقیقت وەکو گوتم نیشانەی پرسیاری زۆر گەورەی لەسەر کە ئەوانە دەستی دژمنانی ئیسلامی لە پشتۆ بجا نەزانانە یاخۆ زانایانە زۆر چاکە مامەسا زۆر کەس داعش بەبە تۆمەتبار دەکات کە خەواریج بن حەز ناکەی مامەسا لێرەدا ئێمە زۆڵمێک لە خەواریجەکەین بەو یاعتیبارەی وەکو پێشتریش گوتم ئەوەی کە داعش دەیکات دەتوانین وەکو فتوا وەکو قسە وەکو پاڵپشت لە نێو ئەو زانانەی کە بەزانەی ئەهلی سوننە و جەماعەیانی ناوزەت دەکرێن بیدۆزینەوە ئەو یەک دوو داعش لە وەسەتێک دروست بووە کە وەسەتێکی سونیە و بۆ دیفاعکردن لەو وەسەتە سونیش مامەسا هاتوتە ناو مەیدانەکەوە ئیتر کاتی ئەوە نەهاتوە داعش یان خەواریج بەرینە دەرەوەی معادلەکە و من دووشت دەڵم لێرەدا ئەوانە بەتاکید زۆریان لە خەواریج تێپەڕاندووە خەواریج ئەهلی عیبادەت بوون ئەهلی تاعەت بوون هەتا ئیمامی عەلی خوا لێ ڕازبێ کە پرسیاری لێکراوە ئایا ئەوانە کافرن گوتوێتی من الكفر فەڕوو أي أدي أوانا منافقا وتويتي خواي فرقار دفرمي درباري منافقان دفو لا يذكرون الله إلا قليلا والله أوانا زو قرآن دخوين زو الشو نيوزاكن زو أهل طاعة أي أوانا تشين إخواننا بغوا علينا وخوارج لذات إخوان دا مستقيم بون حتى زانان ضلن أواني خوارج الروايات يعني ليه ورد جيرة چونك بيان وابا هر کس یک دروب کا پی کافر دبی وان بيان وابا که هر کس گناهی جوره کا پی کافر دبی که دروش گناهی جوره يعني زور متشدد وزور سخت جير بون لبابندي بشريعته بلام أوانا بيسوما كجنازة عندك خلش سنة نكرابي أنت ده ومن يشي لحماية كان يخوم خزميكي تما وسا خزميكم ك بحياتي نجينا كردوها روجينا كردوها خزمي يعني زور نزيشي وتي لا خزميش ما لموصل دايبينيتها تماشا دەکا شەقوێکی ئەوەندەی بە خۆدا کردو و ڕوچی کێشتۆتەوە ئەو بەرگی داعشی لەبەردایە و تەماشای دەکا و ئەویش دیارە کابرای کە بۆتە داعش ئەو خزمەی دەناسێت و دەڵها فڵان کەس فەقیر دەوێت خۆی لێ بشارێتەوە دەترسێ دەڵ فڵان کەس ئەوە چیە نامناسیەوە دەڵ غەریب نەتناسمەوە
دەڵێ با من ئێستا ئەو سێگەڕەکە عیدی منن سێگەڕێکی گەورەی مووسڵ دەڵێت چۆن دەڵێ وەڵام من ئێستا مەسئولیە و سێگەڕەکەم و جا چی ئیشێکە تێ خزمان چی شێکیانە بووم لە خزمەت دام و بڵێنەوە کەم جارەوە خزمێکتانە بێتە مەسئولێکی گەورەوانە ئەوش خوای دەبێ نەجاتی بێ من دەربار لە ساڵح حەمودی دکتۆر ساڵح حەمودی لێم پرسی کە ڕئیسی ڕابطەی عولەمای مووسڵ بووە ئێستا لێرێ لە هەولێر گوتمەرێ ئەو والیە مووسڵ چییە گوتی وەڵی شێخ هو منە شەلاتیە گوتم شەلاتیە چییە گوتم وەڵام بەش ئەوە بەکاردێن وەڵام ئێمە تۆزێت شەدەی دەدێن ئەڵێن شەلاتی لە مەنتیقەی پشدەر گوتی وەڵا شەلاتی یانی زانی بێ بەند و بار و بێ ڕەوشت نزم و هەرچی و فەرچی گوتم چۆن گوتی وەڵا ئەوانە ئێستا ئەوەی کرد لەگەڵ داعش و سەرافەتی مووسڵ دەکەن ئەوانن شت زۆر زۆرە لەو بارەوە کاکە شۆڕژیان لە چیڕە ئەوەمان هێنا کە دیفاعکردن لە وەسەتی سنی لە ناو وەسەتێکی سنی هاتوۆتە پێش مامۆستا بە پەشبەستن بە قسە و ئارای عولەمای سنی ئاجا من ویستم ئەوت پێ بڵێم کاک شۆڕژ دووبارەی دەکەمەوە ئەوەی بۆ موسڵمانان پابەندکەرە قورئان و سنەتە ئەمما زانایەک فتوایەکی داوە لە کاتێکی دیکەدا بۆ شوێنێکی دیکە دەبێن هەر نەی پێکەوە هەر فتوا دەبین نەی پێکەوە هێزانان چەند بەرپرسی یەکدیان داوەتەوە فتوا و تراثی ئیسلامی و کەلەپوری ئیسلامی فقهی ئیسلامی پابەندکەر نییە بۆ موسڵمانان پابەندکەر نییە ئەوەی پابەندکەرە وەکو دین ملزیمە تەنیا قورئان و سنەت و وەحیە ویستم ئەوەشت بۆ ڕوونکەمەوە لە وەسەتی سونیدا و بڵین تاوانەوە لە خەواریجیان تێپەڕاندەوە بە ئاشکرا دیارە ئەمما لە وەسەتی سونیدا پەیدا بوون زوڵمەکە زیاتر لە سونە لە عەرەبی سونە و لە سونە کراوە خۆ کاکە داعش لە سووریا چێز وای کرد کە ئەوە حاڵەتانە پەیدا بن زوڵم مستەمی بەشار ئەسەد کە وڵات و میلەتەکەی هۆی غەڵسانی خوێن کرد و لە عێراقیش وەکو لەو کتێبەشدا باسم کردووە 8 ساڵ حکومڕانی مالکی کە تەنانەت خۆ پێشاندانی سیلمیشی بە خەڵکی عەرەبی سونە ڕەوانە بینی لە ڕوومادی و فەلوجە و مووسڵ و سامەڕا و شارەکانی دیکە بەغدا خۆ پێشاندانی چوو خێوەتەکانی لێ سووتاندن و دەستدرێژی زوو کرایە سەر خەڵک و مڵک و ماڵیان بە تاڵان گیرا شیان پێکرا هیچ چاریان نەما خەڵک ئەمن پێم وایە زۆر جار گوتوم وەکو لەو بەنجدا کە لە بەغدا بووم هەندێک لە بەرپرسانی شیعەم بینی گوتم ئەوەی میلیشیات و حەشدی شەعبی دەیکەن ناڵێم هەمویان هەندێکیان ئەوانە بازاڕی داعش قەڵەباڵغ دەکەن ڕەواژ بە بیضاع و کەلوپەلی داعش دەدەن خەڵک وادار دەکەن کە بابە گەردەتەوێت شتێ بکەی فەرم بە داعش بۆی تۆڵی خۆت بکەوە لەوەی کە تعدات لێ دەکات تعدای ماڵت نەفسە ناموسە لێ دەکات لەوەی کە تو هیچ شتێ هەموو شتێکی تۆ بۆ خۆی بە حەڵاڵ دەزانێ مەگەر ببێ داعش ئەگەر هیچ چاری دیکەت نییە حەقیقەت ئەو زۆڵ مستەما کە لەلایەنی بەشار ئەسەد و عەلەویەکانەوە لە سووریا و ئەو حکومڕانانەی بەغدا کە زیاتر شیعەن کرا لە عەرەبی سونە ئەوە زەمینی زۆر خۆش کرد بۆ سەرهەڵدانی ئەو تەتەڕوف و پەڕگیریەی کە ئێستا دوا ئاڵقەی لە داعشدا بەرجەستەوە خوا بزانێت دوای ئەو کە داعشی شاڵە لە بین دەچێت لە چی دیکەدا بەرجەستە بێ گەز زوڵمەکار بەردەوام بێ بە تاکید ئەوەش ئەو حاڵەتە کارداناونەش بەردەوام دەبێت مامۆستا دەمەوێت لەسەر شتی شتێر قسە لەگەڵ بکەم چی دەڵێی لەبارەی ئەوەی کە داعش زۆر بە ئاسانی دەتوانێت خەڵک بکوژێ مامۆستا تەنانەت دەتوانێت منداڵ بکوژێ مامۆستا ئەم هەموو قەسوەتە لە شوێ بدەێ مامۆستا ئەوە لە یوتیوب ڤیدیۆ هەیە کە داعش فعلەن بە تەک باوشە و منداڵی 9 ساڵی 10 ساڵی دەکوژێ لە مزگەوتیشدا مامۆستا ئەنی ئەمە لە کوێوە دێت چۆن تەفسیری ئەمە دەکەی مامۆستا کاک شۆڕش ئەوە ئینسان کاتێک کە ئینحراف دەکا جاو مەلای گەورەی کوێ قسەیەکی جوانی هەیە دەڵێ بەشەر کەدایە نەفامی ئەو شێچکە بەکاردێن ناوێ بەکاری بێن دەڵێ بەشەر کەدایە نەفامی هیچ شتێکی ناگاتێ ئینسان کە ئینحراف دەکا هیتلەر مۆسۆلۆنی هیتلەر ستالین سەدام یعنی ئەو ستەمکارانە یعنی وا پێدەچی هەر تینووی خوێنی بەشەر بوون حقیقت هەندێک لە بەرپرسانی داعش من نازانم هەمویان چکۆ من نیان ناسم بەڵام هەندێک لە بەرپرسانی داعش ئەوەی کە بەو شێوەیە ڕەفتار دەکەن چکۆ بیستوشمە لە نێو خۆیاندا خەڵک هەیە معاریزیان و یەکسەر تەصفیە دەکەن خەڵک یەکسەر دەیکوژن ئەوەی کە لە سیاسەتیان ناڕازی بێ بەڵ ئەو بەرپرسانی داعش کە بەو شێوەیە دەکەن بە تەکیدەوە هیچ علاقی بە ئیسلامەوە نییە هەر خوێن ڕێژی و زوڵمێکە و تەواو ئیجائیدی زۆر جەریمەیە زۆر خراپە ئەوە بەسەر بە ملی ئیسلامدا بهێنرێ ئیسلامێک کە دەڵێ من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا
هەر کەسێ بکوژێ بەبێ کەسێکی کوژ بێ یاخود ئاژاوەجێڕی کرد بێ لە زەویدەکو هەموو خەڵکی سەرزەوی کوژ بێ ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا هەر کەسێ زیندوو کاتەوە لە مەرگ دەربازی کاوکو هەموو خەڵکی سەرزەوی زیندوو کرد بێتەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ ڕۆژێک تەماشای کەعبەی کرد فەرمووی ما أعظمك وأعظم حرمتك وإن المؤمن أعظم حرمة عندك من الله چەند بە حرمەتی چەند بە ڕێزی بەڵام ئیماندار لە لای خوا لە تۆ بەڕێزترە کاکە شۆڕژ ینی ئیسلام ڕێزی زۆر گەورەی لە مرۆڤ ناوە ڕێزی زۆر گەورەی لە ئینسان ناوە حەقیقەت ئەوەی داعش دێکە ینی بیستومە سەری خەڵکیان بڕیوە و ئەمجا شەقیان بەکە لە سەریان دەکەن یان خەڵک تەفەنون دەکەن ینی هونەربازی دەکەن لە کوشتنی خەڵکدا یان بۆیە من دەڵێم دەستێکی ئەمن پێم وایە بیا بە منداڵان خەڵکی ئەمن پێم وایە کە منداڵ هەر تەکلیفی شەرعی لەسەر نییە ئەمن پێم وایە ئەوە وەک بڵێ دەستێکە دروست کراوە بۆ ناشیرینکردنی ئیسلام و فعلا کاریگەریشی بووە کاکێستا لە ڕۆژ ئاوا خەڵک ئەوە ببینێ ئەمجا ختمی پێغەمبەر بەکاردێن عەلەیهی سەڵات وسەلام و عەلەمی پێغەمبەر و ئیسلام و بەناوی ئیسلام و بەناوی شەریعەت و جاخۆ ئەگەر خەڵکی ئێمە مسڵمانان ئەوە هەندێکیان کە لە ئیسلامی بە حساب شارەزان هەیە دەسڵەمێتەوە دەکەوێتە ژێر کاریگەری ینی بیستومە خەڵک هەبووە وازی لە نوێ شێناوتێتی وڵی مادەم داعش وا بکات دیارە ئەوە ئیسلام وایە کو ئیسلام وایە بۆ خاتی وخات ئەو ئیسلامی کە 1400 ساڵ حکمی کردووە ئەگەر وەکو 15 ڕۆژی داعشی کردبا لە مووسڵ یەک دەن کە مەسیحی و جوولەکە و سابئە و یەزیدی و مەجوسی بوتایی لە دنیادا نەدەما زۆر ساکە مامۆستا من بە پرسیارێکی دیاریکراوە لە بەڕێز مەبەستم ئەوەیە یعنی داعش حقیقەت سەنیعەیەکە دروست کراوە بۆ سەڵەمانەوەی خەڵک لە ئیسلام بە تایبەتی خەڵکی ڕۆژ ئاوا کە ئێستا جموجۆڵی بانگەوازی ئیسلامی هۆشیاری ئیسلامی لە ئەوروپا لە ڕۆژ ئاوا بە تایبەتی کە ئەوانە حقیقەت بەڵێ لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی مادی و بەرەو پێشن بەڵام لە ڕووی ڕوحی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەخلاقی و زۆر پێویستیان بە ئیسلامە و زۆر تینون بۆ ئیسلام باشترین وەسیلە بۆ سڵەمانەوە و دوورخستنەوە ئەوانە لە ئیسلام داعشە زۆر چاکە مامۆستا داعش منداڵێکی ناشەرعی ناو ئەهلی سونە و جەماعەیانە لەسەر ئێمە حسابەیان مامۆستا لەسەر چاو لەبێت لە نێو ئەهلی سونە و جەماعە پەیدا بووە بەڵام لەسەر کاتێک لەسەر ئەهلی سونە و جەماعە حساب دەبێت کە خەڵک لێ ڕازی بێ جا تۆ ئەمن کاتێک کە یەک زانای موسڵمانی معتەبەر کاکە ئەوانە خۆیان فەرز کردووە بەسەر خەڵکدا لە مووسڵ هەر مەلایەک بە قسەی نەکردبن بەرجی مەلایەتیان لێدارنیوە لە مزگەوتەکە قەدەغەیان کردووە ئەگەنەیان کوژ بێ توانە دەبێت لە ماڵی خۆت نێ دەرێ ئی باشە ئەو زانایانە ئەو مسلمانە نیکە لە دەستیان زاڵیانە بۆچی وەڵامگۆی پەیدابوونی داعش بن داعش ئەو کەسە وەڵامگۆی پەیدابوونی داعشە ئەو زوڵمەی کە لە عالەمی ئیسلامی دەکرێت بە پلەی یەک دوو ئەو دیکتاتۆریەتەی کە لە سووریا و لە عێراق حکمی کرد حکمە تائیفیە حکمە دەمارگیریە کە سونەی ناچار کرد سونە ناچار دەکە بیر لە هەموو شتێ بکاتەوە بەو شتە غەڵەت و پەڵەتانەشەوە حقیقەت لەسەر ئەوانە حسابە تو بۆ لەسەر ینی بۆچی بەدەری کابڕ دەیکەی بە نەخواردووی لە سمێڵان مەی و سنەی فەقیر کە ڕازی نییە بەوە عولەمای ڕازی نییە شخصیاتی ڕازی نیە سیاسیەکانیان ڕازی نی چێ لەگەڵ ئەوانەدا خەڵک و جەماوەرەکە ڕازی نە چۆن دەبێت لەسەر حسابەکە زۆڵمە ڕازی نین ئەمە نابێ وامان لێ بکە کە پێدا چونەوە بە هەندێک لە تووراس و ئەوەی کە تا ئێرە هەمان بە تایبەتی وەکو چەند جارێشتر وتومە ئەوەی کە داعش دەیکات 2000 مامۆستا وەکو فتووە وەکو پاڵپشتی ناوەسەتە سونیەکە وەکو ژینگە معریفەکە دەهێنێتەوە وەکو فتوو ناتوانانی وا بڵێ بۆچی وەختێکە بڵێن ئیتیحادی عولەمای ئیسلامی هەرچی من لەو کتێبەشدا باسم کردووە یعنی لە چەندەها قائمەی دوور و درێژدا هاتووە کتێبێکێ بە ناوی الدەولە الئیسلام بین الحەقیقەتی والوهم کە ئەو کەسەی نووسیویەتی مامۆستای ئەو بەکر بەغدادی بوو مامۆستای ئیبراهیم عەوادەیە لیستی دوور و درێژ دێنە هی عولەمای ئیسلامی هەموو شوێنەکان کە هەموو ئەوانە ڕەخنە باشە کام فتوایەکەواتە نە داعش کەی لەسەر فتووە لە چ فتوایەکدا هەیە کوا کام فتوایە حقیقەت نییە وەکو گوتم ئەگەر گریمان فتوایەکیش بێ باشە ماڵی خەڵک سەر بە خاوەنیەتی ئێمە پابندین بە قورئان و سونەتەوە بەڵام علەمای ئێستا علەمای هاوچەرخی ئێمە چ ئەوانی سعودیە ئەوانی میسر ئەوانی عێراق ئەوانی شام ئەوانی هند ئەوانی پاکستان ئەوانی تورکیا
يعني هیچ عالمیکی مسلمانی معتبر نیە تەئیدی ئەوانە بکە کەواتە بۆ لەسەر ئیسلام و بۆ لەسەر عولەما حساب زۆر چاکە ئەوەی کە داعش دەوڵەتیش ڕاگەیاندووە و لە پێناوی ینی ڕاجیکردن و تونند و تۆڵتکردنی زۆرتری ئەم دەوڵەتە و پایەکانی ئەم دەوڵەتە دوجار ئەمە حەقی ئەوەی پێنادا کە تا ئەندازەی توندڕەوی ژیانی بەرگری لە دەوڵەتەکەی خۆی بکە آخر خۆ کاکەش تایبەتی کە ئێمە لە مێژوودا ئەوە دەبینین مامەستا جاگەرەوە ڕەوا بۆی بۆ سەدامیش ڕەوا بووە بۆ بەشار ئەسەدیش ڕەوایە بۆی بمێنێتەوە هەرچی بکە نا زوڵم هەر زوڵمە خراپە و قەتڵ و خوێن ڕشتنی خەڵک بەناحەق هەر کەسێک بە تەزویر ناو لە خۆ بنێ ئیسلامی و مسلمان یاخۆ بەناوی عەلمانیەتەوە یاخۆ بەناوی قەومیەتەوە یا بەناوی ئیشتراکیەتەوە یا بەناوی دیکتاتۆرێکی پرۆلتاریەوە وەکو ستالین کاتی خۆی ماو تسی تۆنگ لە سین حکمیان کردو هەر عینی حسابە هیچ بەناوی عرقی ئاریەوە وەکو مۆسۆلۆنی و هیتلەر دەیان کرد کە عرقی ئاری ڕگەزی ئاری ڕگەزێکی بەرزترە و چاکترە و دەبێ ئەوانی کە هەموو بێنەژێر هەیمەنەوە بە هەر عنوانێک بێ زوڵم هەر زوڵمە خراپە هەر خراپەیە ولا ڕاستیدا ئەسڵان ئەو قەوارە سیاسەکەی ڕەوایەتی نییە یعنی شەرعیەتی نییە یعنی شتێکی ناشەرعیە وەکو چۆن قەوارەی جوولەکە چووە بەبێ ئیرادەی خەڵکی فەڵەستین لەسەر ئەرزی وان قوت کراوەتەوە بەدەست لە پشتدانی زلهێزان لە ڕاستیدا داعشیش بە شان بۆ چۆڵکردنی ینی شان بۆ کلۆرکردنی زلهێزان ئەگەر بەدەست لە پشتدانیشیان نەبێ بەتەکی ئەوە دەرفەتیان پێدان ئەگەنە چ بووە هەڵتۆقی لەو گۆڕە چ بوو ینی ڕێکخراوێک چۆن وایەک سەر بوو بە دەوڵەت و بەتەکید ینی دەستی لە پشتەوە هەیە و دوایی ئەم پێما ئێستا عمری داعش کورد بۆتەوە ئینشاءڵڵا لە مووسڵ ئەوانە دەردەکرێن و لە ڕقە ئەوانش دەردەکرێن دوای زیاتر شتەکە کەشف دەبێت دوای زیاتر کەشف دەبێت ئەوراقیان کەشف دەبێت کە چیە بوون ئەوانەی دروست کردو ئەو هەموو زەڕەی پێدان بەتایبەت لە مسلمانان کورد ئەمە کۆتایی تونڕەوی بێ لە ناو کۆمەلگاکانی مسلمان ئەوەی کە داعش دەپەڕێنرێ لە ڕقە ئەگەر بێت و ئێمە لە ناو دنیا معریفەکەی خۆمان تونڕەوی دەبێ ئەو بکرێ من لەو کتێبەی خۆمدا باسم کردووە کە دەبێ ئەوەی کە جەنابەتەوە وەختی زۆر دەوێت ڕاستە وەختی دەوێت بەڵام فعلا دەبێت لە ڕیشەوە شێوەی تێگەیشتنمان جارێکی کە بۆ ئیسلام بگۆڕین شێوەی دینداریمان بگۆڕین و دەبێت بارودۆخی سیاسی و کۆمەڵاتیمان بگۆڕین یعنی بۆ کاکە شۆڕش ئەدێ ئەو خەڵکەی کە دەچێت لە بەحری ئیژەدا داخنجێ لەبەر چیەوە لەبەر چییە کەواتە دەبێت بارودۆخی خۆمان ئەو هەموو کۆچەی کە دەکرێت نەکە لە هەرێمی کوردستانەوە هەر لە عالەمی ئیسلامی بەرەو ڕۆژ ئاوا بۆ چییە دیارە بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی مسلمانان لە وڵاتەکانی خۆیاندا بەو شێوەیە کە دڵیان پێی خۆش بکەواتە دەبێت مسلمانان ئومەت نەخۆشە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی فیکری لە ڕووی پەروەر دەبێت نەخۆشە دەبێت بە خۆی دابێتەوە بارودۆخی خۆی چاکە بۆ ئەو حاڵەتانە کە ئەو ئەعرازانە کە لەو نەخۆشیە پەیدا بوون ئەو نیشانانە لابچ زۆر چاکە مامەسە لە داعشدا تینوێتیش زۆر دەبینین بۆ تەطبیقی شریعەت حماسەتێکی زۆر دەبینین ئەمە جانیبێکی ئیجابی نییە کە دەبێت بۆ داعش حساب بکەین والله كاك شورش قرفتي دا عجوه لينجا قوش ده يعني شيء سروبن شريعة تطبيق ذكاء شريعة دبي بيغمبري خو عليه الصلاة والسلام شوني جاب جاكرت خلشي بانكرت سيانزا صال خلشي قناعتي في هنا لما كولا مدينة بيعتيان بيدا ببيعوا يزبروا زنجان لسر ببيعوا كان ناشار بكرين بيعتيان بيدا كاك وما هو إسلامان قبوله ببرنامج جان مان توش مان قبوله بەسەرۆکی خۆمان وەرە بۆ شارەکەی ئێمە لەوێوە بەو شێوەیە دوایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خەڵکی پەروەردە کرد خەڵکی تێگەیاند خەڵکی پێگەیاند دوایی گرفتە کۆمەڵایەتیەکانی خەڵکی چارەسەر کرد ئەمجا سزا شەرعیەکان هاتنە خوار بۆ ئەوانەی کە ژیان و دین و عەقڵ و ماڵ و سامان و هێمن و ئاسایش خەڵک دەخەنە مەترسی لە سوورەتی مائیدەدا سزای ڕێگری سزای کوشتن سزای دزی ئەوانە سزای مەیخۆری ئەوانە هاتوونە خوارێ یعنی حکمی کۆتایی مەیخۆری و قومار ئەوانە هاتوونە خوار بۆ چکە سوورەی مائیدە دایکمان عایشە خوای ڕازی بێ وەکو من لە تەفسیری سوورەی مائیدە لە بەرجی چواری تەفسیرەکەم باسم کردووە دەڵێ کۆتا سوورەتە لە قورئان هات بێتە خوار و هیچ ئاەتێکی تێدا نەسەخ نەکراوەتەوە کۆتا سوورەتە کەواتە لە کۆتایی ڕۆژگاری پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام سزا شەرعیەکان دابەزێنراون بەڵام داعش یەکەمین ئیشی بریتیوە لە سزادانی خەڵک ئێستا لە مووسڵ نە خوێندن هەیە نە ئاو هەیە نە کارەبا هەیە نە جادە هەیە نە ژیان و مەعیشەت هەیە
بەڵام سزادانی خەڵکەیە حقیقت بۆیە دەڵم ئەو هەر بەس دروستکران بۆ ناشرینکردنی ئیسلام ئیسلام لە جێبەجێکردنی پێداویستەکانی خەڵک لە هێنانەدی بەرژەوەندە شێرعەکان بۆیان لە پەروەردەکردنیان لە تێگەیاندنیان لە چارەسەری گرفت و کێشەکانیان لەوێ دەست پێ دەکات دوای ئەگە کەسێک لار بوو ژیان و دین و ناموس و ئابڕوو و کەرامەت و هێمن و ئاسایشی خەڵکی خستە مەترسی سزا دەدرێ ئەمما تۆ بهێنی هەر لە ڕێوە خەڵک سزا بدەی و بە میزاجی خۆشت خەڵک ناچێ بۆ جەماعەت یازگەرە دەشێشێ نازان پەنجەی ببڕن یان نازانم ڕیشی نێشتۆ تۆ چی لێ بکەن حقیقت ئەوە هیچ یعنی لە فتوای زانایانیشدا هەرنیە نەک لە قورئان و سنت بەڕازمەوەسە ینی خی گەورە ئیسلام بەم شێوەیە ینی دێتە ناو ژیانی خەڵکەوە تەواوی تەفاسیلی ژیان ینی سوزان کۆنکرێتیکە ئینزیباتیکە وەکەوەی کە ئێستا داعش دەیکە نەخێر چونکە ئیسلام جارێ تەماشا بکە لا ئیکراها فی الدین لە ئەسڵی وەرگرتنی ئیسلامدا تۆبزیکردن نییە خۆی هاتنە خوارەوەی ئەم ئاەتە مبارەکە ئەم ڕستە قورئانی مبارەکە کە ئاەتی ژمارە 256 لە سوڕی ئەلبەقەرە بزانی چی بوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە چوو بۆ مەدینە پێشێ بچێ بۆ مەدینە هەندێک لە خەڵکی مەدینە واتە خەڵکی یەثریب کوڕەکانی خۆیان نەزریان دەکرد دەڵێ ئافرەتی وا هەبوو میقلات بوو واتە منداڵیان نەدەبوو لەسەر خۆیان نەزر کرد ئەگە کوڕیان ببێ بیکەن بە جوولەکە یا بیکەن بە نەسڕانی وەکو بڵێ دایانزانی کە ئەوانە خاوەنی کتێبی ئاسمانین و ئەوانە هەندێک لەوانە کە کوڕیان پەیدا بوو کردویان بە نەسڕانی بە جوولەکە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چوو بۆ مەدینە هەندێک لەو بابوو دایکانە گوتیانی پێغەمبەری خوا ئێمە ئەو کوڕ و منداڵەکانی ئێمەن کاتی خۆی نەزرمان کردومان بە جوولەکە و بە نەسڕانی تەسلیمی ئەهلی کتابمان کردو ئێستا دەمانوێت بیان کەنی بە موسڵمان خی پرگار ئەمە ئاتەی ناردەخوا لا ئیکراها فی الدین قد تبين الرشد من الغی تۆبزیکردن نییە لە دیندا واتە بۆ تانی ئیسلام بە زۆر بەسەریاندا بسەپێن ئەگە قەناعەتیان هات باشە قەناعەتیان نەهات تازە بۆت نییە بە زۆر لە بەرەوەی کوڕی ئینسانێکی موسڵمانە بە زۆر بیکەوێ بە موسڵمان جوولەکەتی هەڵدەبژێرێ نەسڕانیت هەڵدەبژێرە چی دینێک هەڵدەبژێرە کەیفی خۆیەتی جا ئەگەر لە ئەسڵی وەرگرتنی دیندا تۆبزیکردن و زۆرکردن نەبێ ئەدی لە ممارەساتی ڕۆژانەی دیندا بە تاکید نییە وڵات دەبێ وا بکەی نابی وا بکەیت هەتا لە مەسەلەی بەرگ و پۆشاک بەڵێ هێندە ئادابی گشتی هەیە دەبێ ڕەچاو بکرێ ئەمما دەبێ هەموو خەڵک ئەو بەرگەکەی ئەو بەرگە ڕەنجی وا دەبێ مەسەلەن ڕیشی ئەوەن دەبێ مەسەلەن ئافرەت دەبینی هەر مەسەلەی نیقاب هەر شتێکی زۆر عەجایبە نیقاباتە ئەوە کە ئافرەت دەمچاوی دیار نەوێ لە موجتەمەعی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام مەدەیان حەدیثمان هەیە ئافرەتێک هەڵسات دەموچاوی وابوو ڕوومەتی وابوو کتێبی پێغەمبەری خوا صلی الله علیه و ئاوا و لە حەجدا فەرزە لەسەر ئافرەتانی موسڵمان دەموچاویان دیار بێ فەرزە لەسەریان پیرۆستنی شوێنێک لە پیرۆستنیش وە پێکەوەش حەج دەکەن یعنی ئەوەی کە داعش دەیکە حەقیقەت ئەوەی ئەو کردوێتی یعنی گەڕاون چ شتێک زۆر توندە ئەوە بێنن و خەڵکیشی پێ ئیلزام کەن لە حاڵەدا کە لە ئیسلامدا ئەو ئیلزامکردن نیە یعنی لە مجتەمەعی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام من پێم وایە هیچ نەمبینی و هیچ ئافرەتێک سزا درابێ لەسەرەوەی کە سەرپۆشی لەسەر نەبووە چ جای نیقابی نەبووە نەمبینیوە ئەمە قسەیش تازەی ماوەسە دیکەی نا کاتی خۆشی گوتوومە سەرداپۆشینی ئافرەت واجبە پێویستە بەڵام نەمبینیەوە سزایەکی لەسەر بگەر ئافرەتێ سەری دانەپۆشی بی ڕەنگ ئامۆژگاری کراوی ئەوە کرابێ بەس نەمبینیەوە سزای لەسەر بێ عرف و عادەتی خەڵکەکە وا بووە ئافرەتەن سەریان داپۆشیوە ئەگە تۆ ئێستا تۆ دەوڵەتێکی ئیسلامی دامەزراند و ئافرەتەکان سەریان دانەپۆشی بە زۆر دەبێت پچی سەرپۆشییان بەسەر و دابنوکو لە ئێران هەیە مەرگ بێر بێ حیجاب ئیجاوە چ حیجابێکە تۆ بە زۆر 4 ماندا پۆشێ بەڵام دوایی شتی زۆر لە سەرڕوودکردن خراپتری هەبێ دینداری بە زۆری ناکرێ دینداری پێش هەموو شتێ دەبێت هەڵخڵاوی قەناعەت و قەناعەتی نێو عەقڵ و دڵێکی ئازاد بێ لە ڕاستیدا وانە بێ تۆ خەڵک لە گوناحێکی ڕواڵەتی جوزئیەوە دەگوازیەوە بۆ گوناحێکی پەنهانی ئاشکرا لە کوفرەوە ناچاری دەکەی کە لە کوفری ئاشکرا دەیگۆڕی بۆ حاڵەتی نیفاق کە بە تەکید حاڵەتی نیفاق بەزەڕترە بۆ خاوەنەکەشی بۆ کۆمەلگاش لە کوفری ئاش زۆر چاکە لە ڕۆ شەرعیەکە تا ڕادیش با قسەمان کردووە لەسەر داعش لە ڕۆ سیاسیەکە بە 2 دقیقە 3 دقیقەیەکم ماوە داعش هێزێکی تیرۆریستیە ئێرهابیە ئەم پێناسەی بەسەردا دەچەسپێیان ناچەسپێ من گوتومە لەو کتێبەشدا بە ڕوونی باسم کردووە کە پێناسەی تیرۆریست زۆر چاک بەسەر داعشدا دەچەسپێ چونکە تیرۆر بریتێ لە چی لە فەڕەنگەکانی زماندا دەڵێ
کۆمەڵە خەڵکێک کە بیانێ ئەجیندایەکی سیاسی فیکری کۆمەڵایەتی خۆیان بەسەر بەرامبەرەکاندا بسەپێنن بە زۆر و بە هەڕەشە و ترساندن و بە پەنابرنە بەرکوشتن و ناچارکردن جا ئەوە گوتومە بەڵام ڕێکخراوێک بیکە ڕێکخراوێکی ئیسلامی بیکە ڕێکخراوێکی عالمانی بیکە ڕێکخراوێکی ئیشتراکی بیکە یان سەرمایهداری لە جیهان لە بلۆکی شەڕق بکران لە بلۆکی غەرب و دەوڵەت بیکە یاخود شخص بیکە یا گروپێک بیکە هەر کەسێک بێوێ بە زۆر فکرەی خۆی ئەجیندای خۆی سیاسەتی خۆی بەسەر بەرامبەردا بسەپێنێ پێناسەی تیرۆر دەگرێت وەکو فەڕەنگەکانی زمان دەڵێن و ڕۆژ ئاواش و بەتابەت ئەمریکا کە خۆیان پاراستوە لە پێناسەکردنی تیرۆر پێناسەیەکی ڕسمی ئەم پیما هەر ئەوەیە کە ئەگەر ئەو پێناسەیەکی باش بکرێ پێش هەموو کەس دەوڵەتی چۆک و جۆلەکە دەگرێتەوە ئەمریکا دەگرێتەوە و هەموو ئەو دەوڵەتانە دەگرێتەوە کە میلەتەکانی خۆیان دادەپڵۆسن بە تایبەتی گەلی کورد کە دادەپڵۆسرێ مافی بوون و ژیان و قەواری سیاسی و مافی چارەنووسی پێڕەوا نابیندرێ لە جیاتی کوردە مەزڵومەکە کە پەنا دەباتە بەرهێز بۆ بەرگری لە خۆکردنی تیرۆری بەسەردا بچەسپێ وەکوم لە شوێنی زۆر هەستیار ئەوم گوتووە ئەو دەوڵەتە کە ماف بەو میلەتە ڕەوا نابینێ جا کوردە عەرەبە تورکە تورکمانە هەر کەسێکێ ئەوە لە ڕاستیدا شایستەتر کە پێناسی تیرۆری بەسەر بچەسپێ مامۆستا کۆمەڵە بابەتی ترمەوە لەنێو کتێبەکەت هەوڵ دەین لە ئەڵقەی داهاتوو کە کۆتەعاڵقە دەبێ ئینشاءالله زیاتر قسەیان لەبارەوەی بکەن سوپاس دەکەم زۆر سپاس بۆ جەنابیش زۆر سپاس بۆ ئێوەش